نەخۆشیشە زۆر پێم خۆشترە لە نوعێتە زۆر خراپەکەی نەخۆشی شێرپەنجە ئەگەر دەرەجەیەکیش بێ چکە حیس ئەەکەی کە ئەو زیاتر ئەگەری مەدای بڵاوبوونەوەی شێرپەنجەکە چەنە مەسەن هەر لە جێگەی خۆیەتی قەبارەکەی چەنە لە 2 سانتیمەتر کەمترە لە 4 سانتیمتر زیاترە یاخود ئەم مانگە پێوترێ مانگە پەمەیەکان تایبەتە بەوەی کە چۆن نەخۆشێک ڕزگار بکەیت لەوەی کە نەخۆشیەکەی لە پێش شێرپەنجە و گۆڕە بە شێرپەنجە کەواتە ئیستەحالیەن کە ئێمە لەناو ئەم ژوورەیە دانیشتوین احتیمال هەیە لە هەموو هەش کەسێکمان کە بە تەنیشتێکەوە دانیشتوین لە ئافرەتەکان یەکێکمان تووشی شێرپەنجە ببین لەبەرەوە زۆر مهمە تۆ دەستنیشانی شێرپەنجە بکەی پێش ئەوەی توش ببیت یعنی لە قۆناغی سفرە بۆ ئەوی بە تەواوەتی چاک ببیتەوە. معلوماتێکی زۆر بەسیط لابردنی مەمک یەکسانە بە لانەبردنەکەی یعنی ئەگەر نەخۆشێک مەمکی بۆ لابەری وەکو ئەم نەخۆشە و مەمکی بۆ بهێڵیتەوە وەکو ئەم نەخۆشە یەک ژیان ئەژی یەک ڕۆژ ئەم زیاتر ناژی لەو یەک ئەگەری گەڕانەوەی نەخۆشەکەشیان هەیە کەواتە نەخێر 1000 جار بۆ لابردنی مەمک بێ زەحمەت ئەوتان لەبیر نەچی هەچ کەسێک پێوتی لای بەرین باشترە کەواتە هیچ معلوماتێکی سەردەمیانەی نییە چکە ئەمریکای عەزیم بەحسی 30 ساڵەی کردووە ئەڵێ لابردن و لانەبردن یەکسانن بۆ وەها بژی ئافرەتێک بۆ وەها نەژی. سکرینینگ واتە دەستنیشانکردنی پێش وەختەی نەخۆشی لەو کەسانەی کە نەخۆش نین توش نەبوون جارێ هەدەفمان چییە؟ مۆرتاڵەتی یان مۆربیدیتی کەمکەینەوە واتە مردن کەمکەینەوە و ئاکامەکانی نەخۆشیەکە کەمکەینەوە. ئەمە بە چیەکرێ لە تەمەنی 40 ساڵیەوە هەموو ئافرەتێک ساڵانە ئەبێ مەمۆگرافی بکە. ئەم مەمۆگرافیە ئەشعەیەکی تایبەتە وەکو ئەشعانە نییە کە بڵین بەکارێ بۆ شکاوی دەست و قاچ و پشت و ئەوانە ئەگیرێ ئەمە ئەشعەیەکی تایبەتە هەر ئێکسڕەیە واتە هەر ئەشعەی سینیە ئێکسە بەڵام دۆزەکەی زۆر کەمە 0.4 میلیسیڤەرتە یعنی لە ئێمە ڕۆژانە کە دائەنیشین لە هەر شوێنێک هیچیش نەکەین ڕادیشنی کەونیمان هەیە بەرمانەکەوێت یعنی ئەمە تقریباً 0.4 ئەو ئەشعەیە کە لە دەوروبەر بۆمانێت واتە زۆر کەمە. جاران زۆر ئافرەتانە ترسان ئەیانوت وڵای ئازارمانێت ئێستش سوپاس بۆخوا ئەم جیهازانەی کە ئێستا هەیە کوالیتیەکانیان باشە توانایان باشترە جیهازەکە ئافرەتەکە بە پێوە ئەوە سێوەکو دیارە لەم ڕسمەیە بینی دوو لە وەح لە بینی ئەم دوو لەو حەیە سنگی دائەنرێت بۆی سنگەکە سەختێکی کەمی خرێتە سەر بۆی بە یەکسانی بڵاو بێتەوە ئێمە ڕسمێکی جوانمان دەستکەوێت تەنها چەند چرکەیەکە ئەوەنە ناخایانێت و ئەنجامێکی باشمان لێەوە دەستەکەوێت. وەکو وتمان بۆچی سکرینینگ بۆچی دەست نیشانکردنی پێشوەختە بۆ مهمە لەبەرەوەی عەدەد بەعام ئەو ئافرەتانەی کە تووشە بن بەم نەخۆشی لە زیادبوونایە لە گەنجەکانە زیای کردووە بەداخەوە وەکە لە گەنجە زیای کرد ئەم نەخۆشە ئەگرێسیڤترە واتە درڕندەترە بۆیە ئێمە زۆر زەڕورە پێشوەخت ئەم نەخۆشیە بدۆزینەوە و هەروەها لە هەنێک کۆمەڵگا هەیە هێشتا بەو شێوەیە هین نین یعنی وەشیار نین بزانن کە ئەبێ پێشوەخت فریای خۆیان بکەون و بچن بە تەنگی خۆیانەوە دەست پێ بکەین ساڵانە و جاران 2 ساڵ جارێکیش بووستە ئەڵێن ساڵانە یعنی شتەکە زۆر گەڕاوە 10 ساڵ هاتوونێتە پێشەوە لە 2 ساڵ جارێک بۆ بە ساڵانە ئەی ئەوانەی کە تەمەنیان لە 40 ساڵ کەمترە 30 بۆ 40 ساڵ چی بکەن باشە ئەمە بێ لەو تەمەنەیە هەڵسانگاندن بۆ ئافرەتە بکرێن بزانین لە های ڕسک گروپە واتە لەو گروپەیە کە ترسی هەیە توش بێت بە سەرەتانی مەمک ترسەکان چین یەکەم بۆ ماوەیی یعنی لە خێزانەکەیە زۆر بێ دووهەم هەنێ نەخۆشی پاکی مەمکی هەبێ کە پێویستی بە مراجعەیە سێهەم هەڵگیری جینی بەرکاتوو بێواتە ئەو جینەی کە مەسئولە لە هەنێ سەرەتان و لەبەر هەر هۆکارێ عیلاجی بۆ کرابێ بە تیشک ئەمانە لە های ڕسک گروپن یعنی بێ لە بینی 30 بۆ 40 ساڵ شتی تریان بۆ بکرێ وەکو چی بە سۆنەر دەست پێکەین
لەبەرەوەی چڕی مەمکیان زۆر و ئەفرەتانە لەو تەمەنیا بێ بەسوەنەر دەست پێ بکەین مامۆگرافیشمان هەر ئەوێ و زۆر لە کاتەکان ناچارە بین بڕۆین بۆ ئێمارایش. باش چ ساڵ وتمان مەمۆگرافی واتە ئەشعە لە 40 بۆ 75 ساڵانە مەمۆگرافیەکە لە دوای 75ەوە ناوەستین بەردەوامە بین. قژە ئەڕوتێتەوە کە چارەسەری کیمیایی وەرگرت. دکتۆرە هاژش باسی کردگەیکە لە ناخۆشترین حاڵەتەکانی نەخۆشی شێرپەنجە ئەوەیە کە قژ ئەڕوتێتەوە دوای وەرگرتنی چارەسەری کیمیایەکە. بەڵێ قشتە ڕوتێتەوە. ئەمە منم ئەو لەحزەیە کە قژم ڕوتایەوە، ئەو لەحزەیە کە قژم کەوت. بەڵێ موقفێکی زۆر ناخۆشە، بەڵێ زۆر قورسە. ئەگەر ببینی چاوم نازم دیارە نەمس چاوم زۆر سوور بۆتە جاکارگریم یەکسەر لوتم سوورە بێتەوە لوتم سوور بۆتەوە. گریاوە بەڵام فرمێسکەکانم بۆ خۆم نەبوو بەڵکو بۆ هاوسەرەکەم بوو کە مەکینەی سەرتاشینەکەی بەدەستەوە بوو ئەگریا کاتێکە ژینی سفر کرد. بەڵام هێشتا بەو شێوەیە قژم ڕوتایەوە، بەڵام هێشتا هەر بەردەوام بوو هەڕۆشتم. دووهەم شت شەرمم لە کەچاڵەکەم نەکرد، شەرمم لە قژە ڕووتاڵەکەم نەکرد. هەر ئاوا ڕۆشتمە دەرەوە بۆ بازار، بۆ پیاسا، بۆ گەڕان، بۆ ئەمسەر، بۆ ئەوسەر، هەر بە کەچاڵیە ڕۆشتم. خەزور مامە جارێ کچی بڕۆژوورەوە تۆ بۆ سەر کەچاڵەوە هاتووتەتە دەرەوە خوا حافیزی لە خەڵکەکەی ئەم کوڕێکی مێرێ فشەیە. جاری وا هەبوو قژی دەستکردنم بەکارەهێنا. بەڵێ وەکوی بینن بەس لە کاتێکا چنی کوردیم لەبەرە کرد. ئەچوون بۆ حەفلا، ئەچوون بۆ سەیران، ئەچوون بۆ گەڕان لەگەڵ ڕەفیق لەگەڵ برادەر، بەڵام زۆربەی کاتەکان مرتاح بووم کە بەو شێوەیە بەردەوام بم کە قژی دەستکرد بەکار نهێنم. ئەمە منم بۆچی شەرم بکەم؟ ئەمە مەرحەلەکانی قژ هاتنەوەی منە. وردە وردە قژم هاتەوە بەم شێوە. طبعا ئەوە لێ هاوسەرەکەم قژی بۆ داهێنا، من نەمەزانی جێڵ بەکار بێنم، جێڵی بۆ لێیە. قژم هاتەوە بەڵام مودەیەکی زۆر بەم شێوازە بەردەوام بووم لەسەر و ستایلە. بۆچی؟ لەبەرەوەی کە ئەمبیست زۆر ئەڵێن قسەیەک هەیە زۆر باوە لەناو خۆماناڵێن ئافرەت بە قژەوە جوانە، بەڵام ناوانیە. سێری خۆم مەکرێشتا جوان بوو، بۆ جوانی هەزار شتی ترم هەیە، با قژ نەبێت چییە؟ ئایبم چییە؟ قەیتێکە. مودەیەکی زۆر ئەم ستایلم هەبوو. زۆر جارکە چوونە لای ماڵسا کارزان ئەنە ماڵسا قژ کورت دەکە، هێشتا هەر قژم کورت بوو. بەڵام ئیتر وردە وردە حەزم کرد بیگۆڕم و هاتەوە سەر ئەم ستایلی کە ئێستا هەیە. ئەو دەستکەوتانی کە من کردم لەو چەند ساڵەیە، من پێشتر سەرەتا پێشەوەی نەخۆش بکەم تەمان چەند ساڵێک بوو، تقریباً 4 ساڵێک بوو چاوەڕێ بووم خوێندنی ماستەر بکرێتەوە، چونکە زۆرم حەزە کرد بەشداری ماستەر بووم و شەهادەی ماستەر بەدەست بێنم. خۆشحاڵانە و ساڵە کرایەوە تەقدیمم کرد، بەڵام نەخۆشیەکەمی بەسەرا هات، نەمتوانی وەربگیرم لە ماستەرەکەم. بەڵام دواتر بەردەوام بووم، هەر نەوەستام لە خوێندنگەکەم دەرسمەوەتەوە. دواتر هاتمە زانکۆی کۆمار، لێرە چەند ساڵێک بەردەوام بووم و هەر ئیشی خۆم کردووە. زۆر جار لێرە تاوا بووم، اینجا ڕۆشتم بۆ خستەخانەی هیوا بۆ وەرگرتنی عیلاجەکانم، هیچ کێشەیەکم نەبووە ئەلحەمدولیلا. بە مناڵی زۆرم حەز لە دیزاینی جلوبەرگ بوو. چەند هاتە پێشەوە من مامۆستام مەجالم زۆر کەمە، بەڵام کۆرسێکی دیزاینی جلوبەرگم وەرگرت هەر بۆ حەز و خولیای خۆم، هەر لەبەرەوەی حەزم ئەکرد فێری بم، حەزم ئەکرد بیزانم. دواتر چانسێکی تر هاتە بەردەمم، دەستم کرد بە خوێندنی ماستەرەکەم. ساڵی یەکەمی خوێندنی ماستەرەکەمم تەواو کرد و ئێستا خەریکی بەحسەکەمم. جارێک یەکێک لە کۆمنتا بۆی نووسی بوو خۆ بەچیەوە هیلا کرد و خۆرەمری. کاکە ئەی تۆ دادێکیان، ئەی تۆ نامری، لەوانەیە ئێستا لێو بڕۆیتە دەرەوە دڵت بۆستێ، لەوانەیە ئێستا بڕۆیتە دەرەوە سارەیەک لێت بە. بۆ بۆستم ڕاستە نەخۆشم، ڕاستە لەوانەیە ئەگەری مردنم لە کەسێکی ئەتیادی زیاتر بێ، بەڵام کێڵێنرم، کێڵێ لە تۆ زیاتر ناژین. بۆچی بۆستم؟ بۆ بەردەوام نەبم. نەخێر، ئەو کاتی من هەمە بە هەوڵێک و ماندووبوونێکی زیاتر بۆی کە ئەو حەز و خولانی هەم بووە
با بەدەستی بێنم پێشوەی ببرم. هەروەکو هەمومان ئەزانین مانگی ئۆکتۆبر بە مانگی پەمەیی ناسراوە ئێمە لەم مانگەیە کۆمەڵە چالاکی بڵاوەکەینەوە بۆ خانمان و ئێستاش ئەتوانین بڵین بۆ پیاوانیش چونکە ئەم نەخۆشیە تەنها خانمان بە توش نابن پیاوانیش تووشە بن لەم نەخۆشیێنە زانکۆی کۆمار هەستاوە بە ڕێخستنی ئەم ئیڤەنتە بە بانگێشکردنی کۆمەڵێک دکتۆر و کۆمەڵە چینی جیاوازی ئەم کۆمەڵگەیە تاوەکو هۆشیاری زیاتر بڵاوکەینەوە لەسەر بابەتی شێرپەنجەی مەمەک ئێمە لەم پانەڵە بانگشتی دکتۆرە هاژەمان کردووە دکتۆرە هاژە پزیشکی پسپۆری شێرپەنجەیە یەکێکە لەو دکتۆرانەی کە ساڵانێکی زۆرە خزمەتی شێرپەنجەی کردووە دووەم دکتۆرمان دکتۆرە نارینە دکتۆرنانی پزیشکی تیشک و سۆنەرە دکتۆرە نارین باسی سکرینینمان بۆ کە سکرینین چییە کە ئێمە ئەڵێن هەموو ئافرەتێک بێ ساڵانە سکرینین بکە ڕوونکردنەوە لەسەر سۆنەرمان بۆ ئایا مامۆگرافیمان بۆ ئەیە ئێماڕایمان بۆیە چی کاتێک خانمان پێویستە ئەم فەحسانە بەکاربێن ئەم فەحسانە بکات و دواتریش میێوانی کۆتامان مامۆسا سۆزیارە مامۆسای لە زانکۆی کۆمارە پێشتر توشبووی شێرپەنجە بووە و توانێتی بەسەرکەوتویی ئەم قۆناغە ناخۆشە تێپەڕێنوت و ئەلحەمدولیلا و سوپاس بخوا ئێستا زۆر باشە و گەڕاوەتەوە ناو ماڵە گەورەکەی کۆمار و دەستی کرۆتەوە بە دەرسوتنەوە جارێکی تر.